وەک هەر وڵاتێکی لە دنیایەدا کوردستان جی خودان جغرافیەتێکە تایبەتە لێ لە ناوێ جغرافیەتێدا چەندین ناوچە و ناوێن تایبەت هەینە ژوان جی ناوێ ئێزیدخانێ و گەلێک جاران مرۆڤی ناوی دەبیهیزا vî navî jî mîjo û delalet û maneya xwe ya taybet heye digel me de bin êzîdxanê de vê carê bila bizanibin êzîdxan çi ye. ئێزیدخان ئەو جیە ئێزدی لێ نیشتە جێ ئێزدیە وڵاتێ وان ئاخاوان ئێزدیکینە ئێزدی ئەو ملەت پشکا ڕەسەنش گەلێ کوردستانی شکناری زمانی بە چاندی بە کللتوری بە هەستی نەتەوایەتی بە و ناوێوانژی ناوەکەش ناوێ ئەزدا هاتیە خۆدا سلطان ئێزی خۆ پادشای 1001 ناف خۆدانەیە ناوێ مەزن هەر خۆدایە سلطان ئێزی زانە بەحرا چەند کەشکول ئاوە ئەف دنیال بای سعات و گاوە ئەوی حەوا کرە بوو ئادەم کرە زاوە ئێزی یعنی ناوەکش ناوێت خودێ ئێزدی ئەوێ ئێزی داین وەکی چا خودێ داین کەن ناوێ خودێ تەعالایە ئێزیدخانجی جیێ ئێزدی لێ خان يعني جه ازيد خان يعني جه ازيديا تبيا سنورك هبتن بو ازيديا حتى بجني ازيد خان يعني ازيدية ترتوبة الدرال او انا بجنوان جيتوان ازيد خان بس ازيدية الدرال رقعك جغرافي يعني بارشك جغرافي دانش رونشتين او تشين بجني ازيد خان شروي ميجوبة باورنكم اصطلاحك هو صاحبة كون نابي التاريخ ده نابي هادبت ازيد خان راستی جغرافیتا ازیدخانه اگر تو بی بری خو بدی من گوتتا ما هفت طاووس هبونه طاووسا مسقوفیا تو بری خو بدی حتی روسیا طاووسا خالتیا حتی ترکا طاووسا شنگالی یا شامي بونو من حتى شامي چون طاووس اف ارد ازيدي لي طبعا بشت السنور هادنا دينان ما مستا براسي حتى صالح چلادجي هفت گندت ازديا ما هابون التركا بسلمان نبوبون بشتينجي هر هفت گندا زردشتيا خو علن كرغوت ام زردشتينا ام نابنا بسلمانا انا ام ناشن سردين الدنا فيجاجي مال سوريا ازيدي وهن اصلا نزان الشيخ بيرشن بس زانا ازيدينا مال روسيا ازدي وهن مال جورجيا ازدي وهن مال ارمينيا ازدي وهن مال ايراني ازدي وهن جغرافيا ازديا بدا خواز بجما يا بربلاف بو بس وجي مغوتيتا هر كسجي هاتي بشكش خرج جبر وفقطيان نيفا ازدياتي بيوندي نيفا ازدياتي ودورو برد ازديا نمان بونو منا بشتي صالة 1921 دم سنوري عراقي هاتي دان حتى ام كرد نلقى العراقي بنا ام دولتك سربخو على سد بما تشوكن بس بدا خوا دي ساني خيانات الفي ملاتي هاتا كرنو ام فقطان دنا مسر عراقي فدانا هيفا اولي طبعا ازدي دياره ازدي كينا يعني بيجم بوهر كسكي دياره وخان دميت البيري خان يعني بيفا خان شتشتيانش كيفاتيا وكو بيف زمان كردي ده بيفا خان
دوو ڕێگێت هەین ڕێگەکەوێ ئەوەکو بژنە خانیش ئەو جاوێ مرۆڤ لێ دژیتەوێ ئەوە کنجیت بێت تێدا ئەوە پەیڤەکە کەڤنە یا ئیرانیان بژین هەمی زمانێت ئیرانیشدا هەی فۆرمێ جودا خانەک و خانە و خانی و خان و ینی کۆمەکە پەیڤێتێک جودا هەیە بەس خان وەکو جهێ ئاکنجی بوونێ ئەvە وەکو پەیڤەک ینی گرێدای جۆغرافیا جهیە وەکی ئەم شێنەvê وەکو پەیواستانجی بەرەخوادینێ چکیستانجت ڕێگێ هندو ئەوروپیدا ئەو ji هەر گرێدای cihê akincîbûnê çukî sta rawesta westa yanî bû rawestaniye bû cihê heta stêta ku İngilîz jî dibêjne dewletê an ji dibêjne wîlayetê stêt ew ji heriya şwî hatî ku ew cihê mirov lê akincî ew ê lê rawestayî. ئەگەر بەلگێت مێژوویدا نەوەندەك ڤەجنقن وەختێت بژن ئێزیت خان هاشوانە ڤەزارەڤەکی نووە دەستکردێکێکی هەندێک ئەف گروپ و کەسانێت کو دوێن ئێزدیاش کورداڤەکەن ویناویلوان نەخێر ئێزیت خان پارچێکی گرنگ و استراتیجی کوردستانیە ئێزیت خان کونیلکا کوردستانیە نەباش قێش کوردستانی خان یعنی جی ئێزدیش مەگوت ئەو ملەتن ئێلپی ئێزی چن بەلگێت مێژووی کە بۆ یەکەم جار بەرچاوێم کەفتی مۆرە میرێکیش میرێت ئێزیت خانێ کە ناوی حسێن بەک بوو زمانی سوڵتان سلێمانی قانونی قەسرا بەعەدری ساڵا هەشتی و هەفتێ ڤیان ماڵا مەحموود سەیدۆ نوژەن کە نوێ قەسرێ ئەو مۆرە تێدا دیتن ئەو مۆرە بجا کوڕێوان ناوی فاخرە قوتابێم بوو ئامادە ئێسڤنێ ئینا دامزان پوتێوان سەر نویسی بوو دەقەوێ ئەمیر والرئيس ملة ئێزیت خان حسين أمير والرئيس ملة ئێزیت خان ئەوە وەک نویسی سەرخەت ماوی حسين بەکیە حسين بەک ئەوە ئێل زمانی سوڵتان سلێمانی قانونی ئێزی بخۆ ناوەک ناوێ خودەیە سوڵتان ئێزی بخۆ پەسشایە هزار وەک ناوێ خۆدانایە ناوێ مەزن هەر خوددایە ئێزی ینی سەرنەوان کەسە هاتیە ئەوێت ئێزیدی ئێزی و ئێزدی و ئێزدیاتی هەیە ئێزی پەدشایەوانە هاتیاش خوددایەوان هاتیە خوددایە بژە بووی هاتیینە نافکردنا ئەوێ خودێ پەرێز خودێ پەرێز ئەتمێژوێدا گەلەکە هاتیینە دەبرێت ئێزیدایە هاتیینە گەڕیانە ئەوە کێما گوتی ئێزیت خان کێما دائیمەند گۆدنێ دەبرێت ئیماراتی توان ناوێتوان گوتن ئاش گۆدنێم دەبەرە شەمسانیە وەختێکی گۆدنە شەمسانی وەختێ دیژی هەمە کوردستان هەموو ئێزیت خان بوو ئێزیدی هەموو لێبوون پشتی فتوحاتت ئیسلامی چێ بووین ئەو ئێزیت خانە نەما ئێزیت خان نەما کوجێ ئێزدیا بتن هاتە کێمکردن هاتات بژناوێ دەبەرامە و دەبەرە ینی هەر دەرەکە ئێزدی لێ ئاکەجی بن و ئەوە کە جۆغرافیات بژنە ئێزیت خان وقت الشر روسيا الحرب العالمية الثانية وأولى وثانية جي طاوسها شيخاد 1945 الروسيا ما قوال الويري ما نكارين در باسبل يعني الجغرافيا ازديا بربلاف بو هتاني شنغالي جي
vêgavêjî sadeha şer û şor ferman ser şingalê înane çenku miqawame kirine miqawame li ser dînê xwe kirin li ser erdê xwe kirin li ser şeref û namusê xwe kirin ku bes bimînin bes bedaxewa yanî êzîdiyê jî piçekê diviya xwe tewhîd bikin kelîma wan yek bit bikarin bigihîne armancê xwe پەیواخانە خاقانە خاتونە خانمە ئەvê tenê hemî bêjnê şwî zimanî hatîne ew zimanekê yê taybet bû û em bêjin yê deverekê bûye nîva Asya nik Mongolya vêgavê ev cevêcan gehîne vêrê wekû tu peyva êzdî vê peyvê vegirê dî heger her cih bit yanî çi wekû cih bit çi wekû em bêjin nasnavê yê em bêjin yê leşkerî yanî siyasî bit her du rivê çendê gehînin ku ew cihê êzdî lê yan ew erdê desalata êzdiya lê ew êzdîtxane. دوکومنتê دوێ ku navê êzdiya tê hatî meşaعrekî klasîkî devera badînan heye navî Bekirbegê Erzî şerek navbeyna Mîrê Amêdî Mîr Smaîl Beg û Mîrê êzdiya Mîr Çol Begda çêt bit ev jî şairê Mîrê Amêdîye ya Bekirbegê Erzî ser wî şerî hozaneke dirêj ve hûna ki nîv dastanek ya dîsat bêşta Çolbegî Mîrê Êzîdxanê xelkê deverê bilî êzidiya jî tu nuara koçerê Sêmêlê bijê gelo ev menteqa êzidiya çî dibêjin dibêjin Êzîdxan fe ne zaravekî nû zaraveka deverekeş deverê stratîjiyê Kurdistanê Ez bixۆ nikarim bêjim kebî bes geleka nivîsera hat gotiya êzîdxan bes nimêjwawê neyniye dere ku bêjitin filan wextî navê êzîdxanê hatiye kirin min gote te her ciyekî êzdî lêbin hojîk ciyekî êzdî lêbin biçin êzdî û parçeke coğrafî lê biakincî bin em dikarîn bêjînê êzîdxan şingarê dikarîn bêjîn êzîdxan ya şingarê êzîdxana welatê êzîdxana Ermeniya Ermen em ştên bêjîn êzîdxan hekel ciyekî coğrafî bin bes heke tert û bela bin na ام زێوا ما vêgavê zêwa me şivan em bêjna hebûwa hingê tu wextî de hatiye seredana wêkiriya şîxadiyê zêwa boza hebûwa merdeniya û melexta em bêjne el menteqa feydê ew jî teqrîban nîv zêwa gel wê derê em bêjne ciyê xas û babçakaya zêwa êsîbiya veya ve derê gelî lal şi wextê mirov çi texnisî ew zêwa li wê derê ye birastî zêwa din ya Mihemed Reşan jî ma cegî akincî bû behzanê ku her gundekî êzidiya lê tu berê xwe bidî qubek û xasa got tişt wan ev zêwê û vêga ma gelek zêwê tîş li gundê çiyawê hen bes bedaxewa piştî ev gunde hatin neman êzdî lê vêce çi îbadewan hat bitekirin çi nema bin lê çi jê reviya bin êzidiya jî bi rastî demê xwe çiya û ewa de veşatiye
پارچەک بوویەش جغرافیا کوردستانی چونکی توانێ پرت و بەڵاو بوویە و کێم و زێدەش بوویە ینی سەر هەژمارە ئێزدیا بوویە ئەگەر ئێزدیاتی وەختێ بەربەڵاوت بۆ ئەو ناڤەش بەربەڵاو دوو وەختێ بەرتەنگت بێت معناوێ چییە؟ معناوێ پەیڤە ئێزدیخان گرێدایی ئەوی جێ ئێزدی لێ چین یعنی احتیمالە جهەکێ دیژن وەکەوێ گەوێ وڵاتەکێ دیژت گەل وەختی ئێزدی لێ ببنە پتریا خەلکی و دەڤەرێکێ بخوا ئەم بژین لێ ئاکنجی بنە دوورە بێژنەوێ دەڤەرێژی ئێزدیخان ئەوە هەنێک گرێدایی هەبوونە ئێزدیانە سەرعەردەکی گرێدای دەستهەڵات و هەبوونەوانە لویجی هیچ بەرهندێژێک چوەکو جغرافیا چوەکو ئەم بژین زاراڤەکێ دەستهەڵاتێ گرێدای دەستهەڵاتە میراتیا ئێزدیە هەر خان ئەو بوویە ئەم شێژ بێژین و احتیمالە پتر یانژک سەردەمەکی ئەف ناسناوی هەنێ بۆ میرە ئێزدیا بکارهاتیە یانژک وەکی پەیڤامەیە کوردیەک و خانی جێخانی یعنی ئەو عەردێک و ئێزدی لە ئاکنجی چونکی کەس نابێشتە ئەم بژین کەسێ ئێکێ ئێزدیا خان بژنێ میر یعنی vêgavêjek kesê êkê êzdiyatiyê de her mîr e nexane ji ber hindêjik yan zarav girêdayî mêjûka kevin tire û piştîngê bûma yan jik her ew heman peyva Kurdî ye yanî ji êzdî û xan wekû cih pêk hatiye. بۆ هەندێکیت و جغرافیا کوردستانی نەخوندی دیرۆکە کوردستانی نەخوندی نوێ سەر کوردینی هەلبوو نوێ نانێ خۆ پێت خۆن وان نەبێتە بەحسیاژت گۆتەما نە ئێزدینە ون یەزیدینە داما یەزیدی کوڕە مەحایەڤەنین پشتی ئینگلیشی ئون عەرەبن ئێزدی ئەون ئێت و سەرباوریا خۆیان کەڤنار یا دێرین ماین و پشکەکە مەزنش کورداژی ji ber çendeha egera çî şer û şor wextî dagirkerê Kurdistan hatîn baweriya xwe ser wan de sepandin uca nova qetiyan baweriya xwe ya kevin wan divêt her tiştê kevin ji hindek ji wan nabêjim hemû hindek divên her tiştê kevin hemû bête hindakirin bes ez bêjim ev êzîdxan peyveke vê ciyê wê ferhenga Kurdistanî de hebit چونکو پەیڤەکە نا ئیرۆ هاتیە چێکردنا نەدووی هەروەکی بەری نۆمە ئاماژە پێکردی هیچ خەتەریژ نینە و خۆلڤێ پەیوێ نەکەتە خوددان ئەوی باوری بخۆنینە. ئێزیدخان نۆکە ئێزیدخانەمایە پارچەکەش کوردستانی چوو بۆ ڕانەبێتن چەنگو ئەکە ئەم برینە مەسەلێت نشتە جێبوونە ئێزیدیا چوو ئێزیدی الأردن و سعودیە و مەسڵێ واندەرانینن نابێوان ئێزدی لێنینن یان جێوان ئەکە چۆن بۆ شۆریە تشەکی دیە بەس هەر ئێزیدی جێوان ئێزیدخان ینی کوردستانێدا هەیە ji dervey Kurdistanê me negotiya êzîdxan Ermeniya wê tên şên bêjne xwe em êzîdxana Ermeniya bes nabêjne êzîdxan nabêjne êzîdxan çeku eke Kurdistana sor bitin el wê rê dibêjne êzîdxan her Kurd dereke Kurdistanî lê hebitin ciyekî coğrafî min gote ta eke ciyê coğrafî lê hebitin çeku netewa xwe vedgirêdana netewa êzdiya Kurdin wêca êzîdxana me hema Kurdistanê de heye. هەموو ئەو زێوانەی لێگات و دێژی هەموو گوندێت ئێزیدیا بوونە المنطقه خلێفان
يعني پیر جروای لی بوم يعني افا حقيقة ما مستا يزيد خان فيجا فيجي اما فيجا فيجينا طوافة شاسوار الجلولات تكرنا هم يزيدي بونا ريو رزم تكرناك يعني شرا تهلكرنا بازي دي بس نمي ويل عانا ويل راوية ويل كلكي يعني ازدياتي قلقة برفرابوا بس وقي مقوتي فيجا شش نمانا ازدي براند بن ابنافي اينا يانجي تعدلي هاد بتكرن يانجي بسلمان كربنا بحق يانجي مسيحي كربنا هرجوجي كرن براسي بحقائق بل توزانت ازدی ادام و چندش بزانین ازدی وکو دیتنامن وکو برمایکا کامیترای دینه که گل نویسین نبویه يعني ابخوا اك شوان دينان هتكو نفيا يا نويسين هابت نويسينا ديني جيك اگر وكو هندي البيرهيت مصالح حفتيا هندك جنجيت زياده سبيكر بالسبق وقوال قولة ازديا نويسين نخبر هنجي حرام بو نويسين جبر هندي نویسین وکو میجو نبس ازدیاتنه چکی بهرا پتریا کرداب خواجد بریده میترایی بون اوانجک گل نویسینه گلک آشنا نبوینه یعنی اف دیراتی اوانش نویسینه ولی کریکو بس خلکی بیانی میجو وانا نویسین اوج پیوکا خواجه پراستی گل جارت میجوی دا نادر کبت جبر هنده يعني پیوکا ندیرت میجوی دا کتب تاریخی دا نهاد بتا گوتنش بر ویه که چکی پیوکا خواجه و پیوکا تایبت گروپا کی وش برنده جک دیتنا من وکو پیف فرمیوه کفنه بس کارینانا و وکو نویسین نیه اما صاله شيخ زمان الشيخ حسن وقت بدل لولا الشيخ حسن غدر دوراندي الموصل كشتي بصيري كوريوي الشيخ محمد كان ناف دارب شرف الدين قستا شنغاري كر والودر لشكر كوم كر والخزنه دانا وحال برها فياخو كركو شت حيفا بابي خو وازدياش بدل لولا والي باشاي موصل ورقدت هنجي كاغز شان لالشي بو ازدياد لالشي دو رنگاتي قوتن من هر دو جيش دفي قول بيجد ازدياد بيستينا عند جواب يبدأ كردستان بلا قائم كان إيمان شرف الدين مير الديواني عندك جواب يبدأ ازيد خانه بلا قائم كان إيمان شرف الدين مير الديواني هر دو نهف دجن من هو قلت ازيد خان پارچه کی استراتيجي كردستانيا هر دو درسته